بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتتان باش. هیوادارم هەموو لایەکتان ساغ و سڵامەت بن. بەڕێزان، خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ مەلا قادر قادری، ناسراو بە مەلا قادری سەرشی و کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران و شاعیری شۆڕژێر و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. پێویستە ئەوەش بڵم کە کاک مەلا قادر لە دەرەوەی وڵات بە کاک کاوەی ئەحمەدی و هەروەها ناسناوی شێعری ژاکاو دەناسرێت. بەو هیواییکە تا کۆتایی بەرنامەکە هاوڕێ و بینەرمان بن. فەرموون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاکاوە گیان، زۆر سپاس لەوەی کە میوانی بەرنامەکەمانی و تەشریفت هێناوە و کاتت بۆ بەرنامەکەمان تەرخان کردووە. سوپاس لە منیش بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بۆ تۆ کە ئەو خەلەتان ڕەخساندووە کە من لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەوەی کە پێویستە لەسەر مێژووی ژیانم و لەسەر دوو قۆناغی ژیانم کە یەکێک پێش بوون بە کۆمەڵەیە و دووهەم قۆناغی لەگەڵ کۆمەڵە و تەواوی ئەو سەختی و بە ئیستیلا ژان و یا خۆشیانەی کە لەگەڵ کۆمەڵە دیومە پێکەوە دانیشین و پێکەوە وتوێش بکەین. بەو هیوایە. کاکاوە، من سەرەتا ئەوە پرسم، بۆم پرسیارەکە کۆمەڵێک بیۆگرافی وەکو ناو سەرەتا لە بەڕێستانم باس کرد. کاک مەلا قادری مەلا قادری سەرشی و مەشهوری، و لە دەرەوەش بە کاک کاوەی ئەحمەدی و نازناوی شێعری ژاکاو. پێم خۆشە بزانم بۆ مەلا قادر دەکرێت لەسەرەوە تەوزیحێک بدەی بۆ بینەران؟ دیارە وەکو کە بە ئیستیلاح لە بیۆگرافیەکدا کە بۆ تۆ منارد بوو، من کە ساڵی 1327 لەدایک بووم، ئەوە نێوێک بوو کە لە تەرەف بنەماڵەمەوە باوکو و دایکم ئەو نێوە وەکو قادر لە من درا و بە نێوی باپیری خۆی کرد بوومەوە عەلە الئەساس. دیارە ئەمن لە دەورانی ژیانی پێش کۆمەڵەمدا کە حدودی 12 ساڵ و نیو بە پێی ڕێنوێنەیە کە ئەو وەختی و بە پێی ئەو بیر و فکرێک کە ئەو وەختی بووم، ئەمن دەستم کرد بە خوێندنی دینی و لە مەجموعەیەک مەدرسە و حوجرەدا بە ئیستیلاح لە ناوچەکانی سەردەشت و بۆکان و موهابات و سەقز پتر لە 12 ساڵەکن مەجموعەیەکی زۆر لە مامەستان دەرسم خوێند و دیارە ئەزمونهایەکم لەو وەختیدا دەستکەوت و شتەهایەک بوو کە بە ئیستیلاح تا ئەوەی کە دەورانی فەقەیاتیم تەواو بوو کە ئەمن ئەوە بڵێم لە تورجان ئەمن بە ئیستیلاح ئیجازەی مەلایەتیم وەرگرت و دوا ئەوەی کە من حدودەن 7 ساڵێک غەیبەتی سەربازیم بوو کە ئەوەش زۆر ئاو هەڵدەگرێ نام هەوێ بچمە سەر مەسەلەکەی. ئەوە بوو کە من چوون بۆ سەربازی و 2 ساڵی 54 چوون بۆ سەربازی تا 56. ئەمن لە شیراز دەگەڵ مەجموعەیەک لە چەپەکانی ئەو وەختی ئاشنا بووم و هەوێنێک لە ئەم بیر و باوەڕە لە زەینم دامەیی. ئەوەش بڵێم کە ئەمن پێش چوون بۆ سەربازیەم لەکن باوکی دکتۆر ژەعفەر لە بۆکان دەم خوێند، لەکن مامەسە مەلا ئەبووبەکر وەختێک کە کاک دکتۆر ژەعفەر لە دەورانی شایگیرا و ئەزیەت و ئازارێکی دی و دوایە ئازاد بوو هاتەوە بۆ بۆکان. ئیتفاقەن من لە ماڵی ئەوان بووم و خزمەتی ئەو میوانانم دەکرد کە دەهاتن بۆ ماڵی دکتۆر ژەعفەر. پیاو ماقوڵان و دەمڕاستانی ئەو وەختی ڕوان لە دکتۆر ژەعفەر کرد و پێیان گوت دکتۆر گیان بۆ دەبوو ئەتۆ ئەو کارە بکەی و دژی شابووە ئەم جۆرە شتانە. لە بیرمە نکتەیەکی گوت کە زۆر لە دڵی مندا چەسپی. جوابی دکتۆر ئەوە بوو کوتی منەز بینەواییم نییەم ڕووی زارد، غەمی بینەوایان ڕوخەم زار کرد. کوتی ئەمن خەمی خۆم نییە وەکو هەژار، بەڵکو خەمی هەژارەکانمە کە چ ژیانێک و سەختێک دەیگوزارێنن. تەنها ئەوە
زۆر بۆ هەوێن کە باسم کردووە لە دەورانی سەربازیشدا لەگەڵ چەپەکان ئەوە زۆر مندا. زۆر باشە، من حتمما دەچمە سەرە و باسانە، بەڵام بە هەر لەسەر مەسلەی فەقایەتی و مەلایەتی کەمێک سەربینەوە. مەلایەتیت کردوایەوە کە دەورانی فەقایەتی وەردەگری و ئیجازەی مەلایەتی وەردەگری، هیچ مەلایەتی دەکەی لە شوێنێک؟ باڵێ ئەمن بۆیە مەشهورم بە مەلا قادری سەرشیوێ. ئەوە بوو دوا سەربازێمە، من 3 ساڵ لەو دێی مەلا بوو. ئەوەش دقیقاً کە ساڵی 57 هاتوو پێش ڕاخزینی خەڵکی ئێران دژی شاو ئەوانە، ئەمن لەو دێە مەلا بووم تا 3 ساڵ. ئەڵبەتا دەکرێ بڵم ساڵ و نیوێک مەلا بووم، بەڵام ساڵ و نیوێک هەر خەریکی کاری سیاسی بووم و ئەوە بوو کە زۆر پێش ئەوەی کە کۆمەڵە بێتە سەرکار ئەمن لەگەڵ ئەم تەشکیلاتە لەگەڵ ڕەفیقانێک کە دکتۆر جەعفەر حەمەسوود یادی بەخێر، دکتۆر جەعفەر گوتبووی کە فڵان کەسێکی ئاوا من دەناسم ئەو هەوێنەی تێدا بیبینەوە، ئەمن کە حەمەسوورم دێوە و کە ئەوەش خۆی زۆر داستان هەڵدەگرێت زۆرتر لەسەری ناڕۆم. بەڵێ زۆر ڕاستە، دیارە مەلایەکی مرتەد و پاکوخاوێنی. بۆ من زۆر پرسیارە تۆ لە کاتێکدا کە مەلایەتی دەکەی، عمرێک دەرسی مەلایەتی دەخوێنی و لەگەڵ بیری ئاینی و مەسهەبی باردێ و گەورە دەبی، بەڵام لە مەقتەیەکدا زۆر زوو بیرت دەگۆڕدرێەوە، سەدان دەرەجێ یا 180 دەرەجێ دەتوانین بڵێن بەرخلافی ئەم بۆچوونەت تۆ لەگەڵ باوەڕی چەپ خۆت دەبینێەوە و لەگەڵ مەسائلی چەپ تێکەڵ دەبی. ئەم دوانە بۆ تۆ چه ئیتیفاقێک دەکەوێت کە ئەوە تێدا دروست دەبێت، ئەوە گەڵاڵت دەبێت لە زیهنتدا کە ڕەنگە مەلایەتی ئەو ڕێگایە نەبێت کە ئەهدافی تۆی تێدا خۆی بینێتەوە، بەڵام دەکرێت شێوازێکی دیکە لە ڕوانینێت بۆ ژیان و بۆ داهاتوو بێکە ئەویش لە جریانی چەپ و ئەوەدا خۆی دەمێنێتەوە. ئەمن دەبێ نوکتەیەک لێرەدا باس بکەم، ئەویش ئەوەیە وەختێک کە من لەو دێدا مەزرام بۆ مەلایەتی کوتیان ئەمە ساڵیانە 2000 تمەن دەدەین بە تۆ کە مەلای ئەم دێبی. پاش ماوەیە خەڵکەکە وەختی زەکات و ئەمانە هات، کوتیان مامەستا دەبێ زەکاتیشمان لێ وەربگری بۆ ئەوەی کە زەکاتەکە بۆ تۆش بێ، و کوتم کاکە ئەگەوا بێ ئەمن ئەگەر نوێژم بچواندن و ڕۆژوشم بچواندن نابێ دەنگێ بکەن. کوتیان چۆن؟ کوتمەوە حەقێکی خوددایە و ئێوە دەیدەن. ئەو وەختی ئەمن جومعە و دەچوێنم نوێژان و بۆ تەواوی بۆ ناکەم. چوو بوون مامەستا مەلا خدرێکی لێلیان پرسی بگوتمان مامەستا ئەو کابراشتی سەیر دەڵێ، وتبووی ڕاست دەکا. ئەمیش هەر لەسەر ئەوە بوو مەلاحیم تەرک کردووە، ئەو ناتوانێ زۆر مەلاحی بکات، چون ئەو بیرێکی لە مێشکدا هەیە کە ناتوانێ زۆر ئیدامەدەری ئەم ڕێگابێ. ئەوە بوو کە پێشم گوتن ئەمن هیچ شەرع و عورفێکی ئێوە ناکەم ئیدەیەکەی، لەبەرەوەی یەکێک دەیدۆڕێنی و یەکێک دەیباتەوە. کەوا بوو جارێک مشکلەیەکی ئەوە هاتە پێش و داوا لێکردم کە شەرعەکان بۆ بکەم. ئەمن ئیدەیەکی دیکە بوو، کابراش کە خەڵکی وێ بوو، کوتم کاکە تۆ لەسەر ناڕاستی و ئەو کابرای دێیەکەی دیکە ڕاست دەکا. چۆن مامەستا من تەنەکەیەکشم نۆک بۆ هێناوی وەکو، کوتم بەڵێ تەنەکە نۆکەکەم لێ وەرنەگرتی، کوتم چونگە ئەمن هەر بەکرێ گیراوم نوێژەکان و پێدەفرۆشم بە 2000 تمەنی ساڵیانە. ئیتر ئەوە بوو دووبارە چوو بوون لەکن ئەو مەلا قەدیمێ پرساریان کردبوو، وتمان بە مەلاشتی سەیر و عەجیب دەڵێ. وتبووی کاکەەوە مەلاتی زۆر پێ ناکرێ. خولاسە زۆری لەسەر نەڕۆم. ئەوە بنەمایەک بوو بۆ ئەوەی کە ئەمن ئەگەر دەگەڵ ئەوەی کە لەسەر ئەم دین و مەزهەبەش دەورانی خۆی زۆر تند و تیژ بووم، بەڵام ئیدی کەوت بوومە بەینابەینێ ما بۆ و نەما بووە. ئەو وەستیەتە توولی کێشا هەتا ئەوەی کە بە ئیستیلاح وردە وردە ئینقلاب کرا و ئەمن لە چەند تەزاهوراتدا لە سەردەشت و ئەوانە دەگەڵ خەڵک بەشداریم کرد و وردە وردە ئەو ڕفیقانەی کۆمەڵم دیەوە کە ئێستا پێش ئاشکرابوونی کۆمەڵە بوو، ئیتر ئەم هەوێنە وردە وردە گەشەی کرد لە منە. زۆر باشە. باسی ئەوەت کرد کە
54 بۆ 56 ینی کۆتایی سەربازی و خزمەتی سەربازی دەبێتە ساڵێک بەر لە ڕاپەڕین. ئەو کاتانە لەو دەورەیەدایە کە لەگەڵ مەجموعەیە کۆڕ و کۆمەڵی چەپ ئاشنا دەبی. ئەو کۆڕ و کۆمەڵە چەپە یا ئەو کەسانەی کە وەک چەپ لەگەڵ بەڕێستان ئاشنا بوون و بەرخوردیان بوو، ئەو کات لە ڕیزی ئەرتەشدا بوون، لە ناو سەربازگەدا بوون یان لە دەرەوەی سەربازخانە لە ناو اجتماعەکەیان ئاشنا بووین. بەڵێ مەجموعەیەکی زۆریان سەرباز بوون و چەند نەفەر ئەفسەریش کە ئەفسەر وەزیفە بوون لەوێدا لە بیرمە لە کۆبوونەوەیەکدا کە دەگەڵ ئەو جەهدیان پێدەبوو ئەفسەرێک بوو ئەفسەر وەزیفە بوو کۆبوونەوەمان کرد و دەگەڵ ئەو بووین باسی اقتصادی ئێرانەی بۆ دەکردین ڕەخنەی دەگرت دەیگوت بزانن کە ئێمە نەوتی ئێمە بەرمیلێک نەوتی ئێمە بە ئیسرائیل دەفرۆشرێ بە 2500 مەنی بە ئیستلاح ئافتاوە بۆ ئێمە ساز دەکەن. مەسەن هەمچونین نمونەهایەکی دەهێناوە ئەوە بۆ خۆی دیارە دەبوو بە ئیشارە و شتیوا بڵە خۆ بە ئاشکرا شتیوای باس کرد بە بڤە بوو نەدەکرا. ئەوە بوو کە ئەم کەسانە و ئەو ئینسانە چەپانەم لەوێدا دێوە و وردە وردە هەم سەرباز هەم ئەفسەرهایەک بوون کە دوایە ئەم ئەفسەرە هات بۆ دیتنی مامەستا شێعەزەدینی و کاک فوئاد هات میوانی من بوو چوو بۆ ناوزەنگ و ئەوانە ئەم کەسانە تێکەڵاویم لەگەڵ ئەم جۆرە ئینسانە چەپانە هەبوو. بەڕێستان دوای ڕاپەڕین باستان کرد لە تەزاراتشتدا شرکەت دەکەن و دوایە کۆمەڵە عەلەمی دەبێتەوە لەگەڵ کۆمەڵەدا یەک دەگرنەوە تێکەڵە بە کۆمەڵە دەبی. بەڵام پێشتر باسمان کرد مەقتەعێک مەلا بووی، سەردەمێک مبەلغی ڕێبازێک بووی، ڕێگایەک بووی کە وعدە وەعیدی بەهەشتی بە خەڵک دەداوە، خەڵکی ڕادەسپار کرد لەو دنیا ژیانیان خۆش دەبێ و لەم دنیا دەبێت قەناعەت بکەن و زۆر شتی دیکە کە هەمووی ئەوان فریبانە بوون. مەمزورم ئەوەیە کە چی دەبێتە هۆکاری ئەوەی کە دواتر کاک مەلا قادر دەبێتە مبەلغێکی ڕاستەقینە و زۆر شێرگیری ڕێبازی کۆمەڵە. ئەو ئەهدافە لەگەڵ ئەوەی کە پێشتر تاقیبت دەکرد جیاوازەکانیان لە چیدان، چەندە واقعیەتەکان لەگەڵ ئەو شتانێک کە غەیرواقعین واهین و وعدە وەعیدێکی نادیارن تەفاوەتیان هەیە و ئەوە بۆ تەئسیردانان لەسەر خەڵک دەیتوانی بەکاربهێنرێت. دیارە ئەمە دیارە لە پرۆسەیەکی کوردان نییە، لە ماوەیەکدا ئەم شتە گەڵاڵە دەبێت لە مندا. دیارە هەموو ئەم شتانەی ئەو نمونانەی دکتۆر جەعفەری و ئەو نمونە بە ئیستلاح دیتنەوەی و ئینسانە چەپانە ئەوە هەوێنێک بوون لە مندا کە وردە وردە شت بخوێنمەوە و زیاتر و زیاتر لەم بارەوە ئاگادار بم لەو مەکتەبە. دیارە ئەوە بڵێم تەنانەت تا 5 ساڵیش بوونم بە کۆمەڵەیە ئەو شتە هەر لە وجودی مندا هەبوو تاکو تۆگ نوێژم هەردەکردن هەتا ئەوەی کە دەتوانم بڵێم ژانێکی زۆر گەورە بوو هەتا توانیم کولەن ئەوە فرێ بدەم. ئەوە بۆ خۆی ئەم دەورەیە زۆر سەخت و تەنانەت ئەوم لە بیرە کە ئەمن خوتبەم بۆ خەڵکەکە دەخوێندەوە تەنیا بسم الله و الحەمدولله کابراایەکی لێ و کاخلک زۆر قسە خۆش بوو کوتی مامەستا بسم الله و الحەمدولله لێ بستێنەوە هیچی دیکەت پێ نەماوە، چونکە ئەوی دیکە هەر ئێمە هان دەدەی بە دژی زۆرداری ڕابوەستین مقاومت بکەین یەک بگرین. تەنانەت لەو دەیە کە دەیەک بوو کە زوربەی خەڵکەکەی هەر بە لایەنگری کۆمەڵەمانەوە سەرشی و دوای مەقڕی کۆمەڵی هات بۆ و یادی دکتۆر شاکری بەخێر مەقڕێکمان لەوێدانا کە ئەوە داستانێکی دوور و درێژە. ئەوە بوو کە کوتی بابەگیان ئەمەش ئەو وەختی بڕیارم داوتم خەڵکینە ئەمن چیدی حازر نیم مەلاتی بکەم و کوتیان نەخەیر مامەستا ئێمە ئەتۆمان زۆر خۆش دەوێ لە مقابلی زوڵم و زۆری و لە مقابلی ڕوونکردنەوەی ئێمە زۆر زۆر لە تۆ فێر بووین. ئەگەر تۆش مەلایەکی باشمان بۆ پەیدانەکەی باز هەمە نامان هەوێ. کوتم مەلای باشم زۆر کەم پێشک دێن بەڵام کۆلکە مەلایەکەم پێشک دێ ئەو نا زیاتر مسلمان و دەکاو نەکەم تریش.
مەلا سەید عەوڵایەک بوو پێشنیار پێکردم وتم کابراایەکی باشە ئیتر ئەوە بوو کە من دەستم کێشاوە دیارە ئەوە وەختێکە کە من دەم بە پێشمەرگە و دەچم بۆ میراوێ کە گوندێکە کە وەختی خۆی کام حسێنی کەریمی لەوێ بوو ئیتر ئەمن لەو سنوورە دەکشێمەوە و دەچمەنێ و کۆمەڵە و ئیتر دەبم بە پێشمەرگە بەر لەوەی کە بی بە پێشمەرگە ئەو زمانی کە باست کرد کە دەتەوێت جێگۆشیە بکەی جگای خۆت بدەی بە مەلایەکی دیکە و خەڵک قەناعەت پێ بێنی کەسێکی دیکە لە جێ خۆت دابنێن وەک مەلا و پێش نوێژ ئەوە تێکەڵبوونن لەگەڵ کۆمەڵە لەو سەردەمەدا بەڕێستان ڕاستەوخۆ دەبن بە پێشمەرگە یا لەو موقعیەتی ئیجتماعی جێکەوتووی خۆت کەڵک وەردەگریوە وەکو هەسوڕاوێکی نهێنی لە موقعیەتی خۆت کەڵک وەردەگری بۆ مانەوە و بۆ خۆپاراستن یا ئەوەی کە ڕاستەوخۆ دەبێ بە پێشمەرگە نادیارە حدودەن ساڵێک ساڵ و نیوێک تووری کێشا کە ئەمن هەر ئرتباتم بوو دەگەڵ ڕەفیقانی کۆمەڵی لە بیرمە کاسەدیقی کەمانگەر ئەو وەختی لە هەڵوێ کە مەقەڕێکمان لەوێ بوو بەنێوی مەلا عەلی دەناسرا ئەمن هاتوچۆی ئەوێم دەکرد و مەلای دێژ بووم و سۆفیەکم لەگەڵ بوو سۆفی ئیسماعیل کە یادی بەخێرستانەماوە سۆفی شێخ عوسمانی بیهارەی بوو ئەمیش حەت تەنانەت بە دەسترەی سپی و ئەوانە چووم لە بیرمە دەستەیەک لایەنگرانی کاک فوئادی لە شیراز ڕاهاتبوون کە بێن بۆ لای کۆمەڵە هاتبوون بۆ ڕەبەر لێ پرسیاریان کرد بوو حیزبی دموکراتیەکانیان دی بوو گوتبووی وەڵا کۆمەڵە لێرە نیە و لە دوا سواری ماشێن بوون هاتبوونە دەیەکی دیکە بەنێوی واوان کە ئەوێش هەر مەقڕە حیزبی دموکراتی لێبوو لەوێشیان پرسیار کرد بوو گوتبان کۆمەڵەیەک نیە و ئیتیفاقەن هەوادارێک ماموو ساڵە زۆر شلوغ و دیبوونی و زۆر قسەی پێگوتبوون و ئەوانی هێنابوون بۆ مەقڕ هەمزەمان بوو ئەمیش لەوێ بوون کاسەدیق لەوێ بوو دیار بوو کە لە مەقڕی کۆمەڵی منیان دی و بە دەسترەی سپی و سۆفیەکی لێیە پیان کوتیان بۆ ئەوە مەلاکانی کوردستان ئەوانیش هەر کۆمەڵەن زۆریان کەجان مەجموعەیەکی زۆریان عکس گرت و 12,000 تمەنیان یارمەتی هێنابوو بۆ کۆمەڵە ئەوە کەسانێک بوون تەشکیلاتێکیان لە شیراز پێکێناوە بەنێوی هەوادارانی کاک فوئاد کە بۆیە ئەمن ئیشارەم بەو مۆزوعەکە کاک مەلا قادر پێم خۆشە ئێستا بڕێک مناسبەتی هەیە بەڕاستی لە ڕوانگەی بەڕێستانەوە چون مەقتەعێکی دەوران باسی ئەو دەورانی مەلایەتی و خوێندنی شەرعی ئیسلام و مەسایلی مەذهەبی و شتە حتمەن بێگومان لەگەڵ یا ئاشنایی و ڕەنگە مەلاکانی دیکەش هەر بە ئەندازەی تۆی لێ تێبگەن بەڵام ئەوان پێوەی سەسپاون و درێژە دەرین بەڕێستان لێی دوورکەوتونەوە بە واقعیەتیشی دیکە گەیشتون لە ژیان لەم ماوەیەدا لەم ڕۆژانەدا لە شاری سنە ڕێوڕسمێکی مەذهەبی و ئاینی بۆ کرانەوەی خانەقایەک یا تەکێگایەکی دەروێشەکان لە سنە بۆ بەشی ژنان بە تایبەت خانەقای ژنان کراوە و تەبلیغاتێکی زۆری پێوە کرا کاک مەلا قادر وەکو کەسێک کە تێکەڵ بووە بە مەسائیلی مەذهەبی ئاشنایە بە مەسائیلی مەذهەبی بەڕاستی لە ڕوانگەی خۆتەوە دەتوانی چۆن ڕەدی ئەم مەوزوعە بکەیت چی بە خەڵک بڵێ کە فریوی ئەو شێوە حرکاتانە ئەو شێوە نمایشانە نەخۆن وە مەذهەب لە ڕوانگەی بەڕێستانەوە چییە و چۆن دەرخواری خەڵک دەدرێن بۆ ئەوەی کە خەڵکی پێ جەزب بکەن یا بە قەناعەتی بگەێن واقعیت ئەوەیە ئەمانە بەشی هەرە زۆریان دەستکاری جەمهوری ئیسلامین و ئەساسەن خەلیفە و تەکیە و شێخ ئەوانە هەمووی ئەسڵان مەذهەب بەگشتی لە هەموو مێژووەکەی خۆیدا پشتیوانی سەرمایەداری بووە و ئەساسەنیش پەریان پێداوە بۆ زیاتر خەلفاندنی خەڵک بۆ زیاتر چەوساندنەوەی خەڵک دەنا ئەمانە ئەوە وەختێک کە فکر بکەیەوە ئەوە ئینسانە خودای خوڵقاندووە دەنا ئەمانەی لە تەورات و لە ئینجیلدا کە باسی دەکەن شتەهایەکن دەگەڵ عەقڵی ئینسانی پێشکەوتوو نایەنەوە ئەمانە هەموو شتەهایەکی کە خەڵک دەبێ زیاتر ئاگا بێتەوە کە ئەوانە هیچ دەرد و مەرگێکی خەڵکی فەقیر و هەژار چارە ناکەن چارەی ئەم خەڵکە تەنانەت وەکو
مارکس دەڵێ مەزهەب بۆ خۆی ئەفیونە و خەڵک دەبێ خۆی لێ بپارێزێ و لە هەموو تەجربەکانیشدا ئێمە باشترین نمونەمان جەمهوری ئیسلامی هەیە. جەمهوری ئیسلامی کە سەرتاپای جینایەت و خەڵک کوشتن و بێمافیە بۆ هەموو بەتایی بە دژنان ئەوانە دەبێ بزانن ئەم دەستکردانەشی نمونەهایەکی ئەو جۆرەن و دەبێ ئیفشایان بکەن، دەبێ خەڵکی فەقیر و هەژار بزانن دەردومەرگی وان یەکگرتنە بۆ لە بەینبردنی هەموو ئەو شانۆگەریانەی کە بۆیان ساز دەکەن. زۆر ڕاست. بەڕێستان دەبن بە پێشمەرگە ئەگەر لە دەورانی پێشمەرگایەتی خاترات و بیرەوەریهایەک یان لە ئەو ئۆرگانانەی کە بەڕێستان تێیدا چالاک بوون کارتان کردووە هەیە بۆ باسکردن، پێم خۆشە بیبیستم و دادچینە سەر پرسیاری دیکە. وەڵاهی بیرەوەریەکان زۆرن ئەوەی کە باسی بکەم. دیارە من دەورانی پێشمەرگایەتیم ئەوە بڵێم کە حدودەن 2 ساڵ و نیو تا 3 ساڵ درێژەی هەبوو، چونگە بەپێی ئاڵوگۆڕێکە لە منتیقەدا بوو بەداخەوە ئەمن لە منتیقەیەکدا واقع ببووم کە هەر کێشەیەک لە بینی ئێمە و حزبی دموکراتدا هەبایە ئەووەڵین کەسێک دەهاتنە دوای ئەوە من بووم دەیانگرتم بە شێوەهای جۆراوجۆ. لەبیر مەجارێک دەگەڵ مام باوکی ئازادی عەبداڵی، حسێنی عەبداڵی گیرا بووین، مام عەبدوڵڵا یادی بەخێر نەماوە، گردبۆیانین لە زیندانی حزبی دموکراتدا بووین کە شەڕی سیسێر بوو. ئەو وەختی ڕەفیقێکیشمان لێوەدا گیانی لە دەستدا و چەند نەفەری دیکەشمان بریندار بوون. ئەو شەڕێک کە بەسەر ئێمە داستەپا على ئەساس مام عەوڵاوکتی بابە گیان ئەمن 2 کوڕێکم پێشمەرگە حزبی دموکراتە و کوڕێکیشم پێشمەرگەی کۆمەڵێ. ئەمن تاوانم چییە تەنها لەبەر ئەوەی کە ئەمن کوڕێکم کۆمەڵەیە دەمگرن چ ڕەوایە بە کابرای بود. ئەمەش باسمان کرد. ڕەفیقی دیکەمان بوو هاشمی عەبدی هەیە ئێستا لە کانەدایە، دەگەڵ هاشمی وانە باسمان کرد وەڵا ئەم بە ئیستیلاح فەرماندە هێزە کە ئێستا نەماوە باسی کرد کە بەڕاستی ڕاست دەکەی قسەکە تۆ دروستە، بەڵام ئەمە ئەو مەلاقادرە بە ئیستیلاح هەمیشە ئاژاوە دەنێتەوە و فڵان و ئەوانە. ئاژاوە نانەکەشمەوە بوو فقط ئاگاکردنەوەی خەڵکۆمانە بوو. ئەمە بە تایبەت زۆر لەم مەسەلەیەوە زۆر تێوەدەگلام و زۆر جاردەیان گرتم حزبی دموکرات. دیارە بیرەوەریەکانی دیکە زۆر کەسانی خۆشنێ و شەریف هەبوون لە نێو کۆمەڵەدا. مام محەممەدێکمان هەبوو یادی بەخێر، مام محەممەد لە منتیقەی نەڵێنێ بوو، کابراکی بێحەد قسە خۆش و مێهرەبان و ئەوانە تفەنگێکی بڕنەوی هەبوو، زۆر قسە خۆش بوو. یادی بەخێر دەهات بەو ڕەفیقانەی دەگوت دەیگوتە من بە ڕووناکبیرەکانم زۆر بڕوانیە، بەڵام ئەوە ئینسانە زەحمەت کێشەکانن هەتا سەر دەتوانن شۆڕژگەر بن و ببێننەوە. جا وەختێک کە تعریفی لە کەسێک دەکرد دەیگوت هەی ئافەرین ئافەریم لێ دەکرد. یادی بەخێر عەلی عەبداڵیمان بوو ئەو وەختی کە مەسئول ناوچە بوو، دەیگوت ئافەریم عەلیم بەڵام چەندی دەکێشی نازانم کەنگێ دەتوانی. خولاسە زۆر ئینسانی وا شەریفمان بوون، وەکو مام برامێکمان بوو برایم پێخواسیان پێدەگوت، خەڵکی ئاڵوەتان بوو، ئینسانێکی زۆر خۆشنێ و زۆر جەسوور و زەحمەتکێش بە معنای واقعی کەلیمە. ئەوە هاوڕێمان بوو کە بەداخەوە ئەوانیش ئەویش نەماوە و فەوتی کردووە. جا زۆر نمونەهایەک هەن لەو ڕەفیقانەدا ئینسان دەکرێت. زۆر ڕاستە. دیارە ماوەی بەرنامەکەمان زۆر مەحدودە، بەڵام پێم خۆشە هەموو خۆناغەکانی ژیانت باس بکەین زۆر بە کورتی. بۆیە پێم خۆشە ئالێرەدا بۆ پشوویەک و بۆ بەجێهێشتنی ئەم خۆناغە لە ژیانت وەچوو لەسەر باسی خۆناغی ژیانی شاعری و شێعروتنت. ئەگەر لەبەردەستدا بێت شێعرێکی زۆر بە کورتی بۆ ئەو پشووە بۆ ئەو ماوە ئیستراحەتە کورتە و دواتر پرسیارەکان بەدارەستە دەکەن. بەڵێ 2 شعرم لەبەردەستدایە، بەڵام دانەیەکیان دەخوێنمەوە بە سەردێڕی چەند دیمەنێکی ژان تێزاو.
لە گوندێکی بربناری هەوارگەی مناڵی منە دایکێک بە 6 مناڵەوە تەرمی باوکی ڕۆڵەکانی پاش 12 ساڵ کاری وەرزی گرتوۆتە باوەش و ئەگری کە پاش مەرگی ئەو ڕەنجدەرە نانی شەوێکی شگنابا و دەرەتانێکیش نابینێ. لە شارێکی مامناوەندی وەک بانەدا 4 مناڵی سەر و پێچکە چاوەڕوانی دایک و باوکی کرێکارن کە لە ئێوارەی ڕۆژیاندا زگی برسی هەڵقرچاویان بە پاروەنانێکی وشک بژێننەوە ئەگەر کارێک هات بێتە ڕێی یەکێک لەوە. لەو سنوورە فەرتەنەدا کە زۆربەی بەمین چێنراوە سەدان زەحمەتکێشی ماندوو کە سیرە بوون دەست و لاقیان لە دەستداوە و ماڵ و گیانیان چۆتە قورگی کۆنەپەرستانی مێژوو بوونە سوتمان لە کۆڵانێکی تەریکی گەورە شارێک ئاپۆرەیەک دەستفرۆشی بێ ئەنوام دی کە لە بەر داگیرکەرانی سەرمایەدا کەل و پەلی ناوفەرغون و داشقەکانیان بەجێ دێڵن و خۆون دەکەن چونکە ئەگەر ئەسیر بکرێن بە باخەڵی خاڵی ئەبێ بۆ جەریمە بشنە زیندان. کام جێ هەیە لە شار و شارۆچکەکانی ئێرانی ئاخونداویدا دیاردەی ڕەشی جۆرا و جۆری معتادکردن بە مەوادی مخەدەرە سیاسەتی داڕێژراو نەبێ بۆ کەبوونی زەین و بیری تازەلاو و بندەستەکان کە هەر ئێستا بە هەزاران میوانی مەرگ و نەمان و تیاچوونن بەدەست چۆماق بەدەستانی خوێن ڕێژ و مێشک وشکەکان. زۆر سپاس دەکەم و ماندوو نەبی. بەڕێستان هەر وەکو قۆناغی ژیانی پێشمەرگایەتی و تێکەڵبوون لەگەڵ مەسایلی ئاشنایەتی و سەردەمی مەلایەتی و دەرسی فەقایەتی خوێندن لە تەمەنێکی سنیەوە لە زەمانێکی سنی شایان لە 20 ساڵەژی بەولاوە شێعر دەڵێ و هەتا ئێستاش بەردەوامی. شێعرەکانی شت بە تەبع هەر یەکەی مارک و مۆر و ڕنگ و بۆی سەردەمی خۆی پێوەیە لە قۆناغەکانی ژیانت. کۆمەڵە شێعرێکت بە ناوی شەپۆلەکانی پێش تۆفان ساڵی 2017 ئەگە هەڵە نەبم چاپ کراوە، بەڵام زۆر بەداخەوەم هەز دەکەم کە شێعرەکانی پێشووتی ئەو سەردەمانی پێشوو خۆراکانی پێشووی پێدا نییە. پێم خۆشە بزانم بۆ شێعرەکانیش لەگەڵ گۆڕانی قۆناغی ژیانت ئاڵ و گۆڕێکە لە بیر و زێهن و ڕووی کردی فکریتدا پێک دێت بە تەبع شێر و ناوەڕۆ و شێعرەکانیشت دەگۆڕدرێن. لەگەسەر ئەو سێ خۆناغی دوو خۆناغی دەورانی شێعریت ئەگەر بە کورتی بدوێی بۆ شێعرەکانت تەغیر دەکەن بۆ دەگۆڕن و هەتا ئێستا کە دێت بەرەو چەبوون بەرەو شۆڕەژێربوون بەرەو ئەوە دەچێت یا جۆرێکەوە بەیانگەری ئەو تەحەولاتەیە کە لە فکر و زێنی خۆتدا پێکهاتووی بێگومان. بەڵێ ئەڵبەتە وەکو لە دیوانەکەدا باسم کردووە بەداخەوە ئەو شیعرانەی کە وەختی خۆی پێش بوونم بە کۆمەڵە مەجموعە شیعرەهایەکەم هەبوو کە چەند نمونەیەکم لە پێشەکیەدا باس کردووە دیارە باسی تەنها ئەوەندەم کردووە بەداخەوە نەمتوانی یان نەکرا یا نەبوو ئەوە بوو کە بەداخەوە وەختێک کە جیابوونەوەی کۆمونیزمی کرێکاری لە کۆمەڵە بوو ئەمن وەختێک کە هاتم بۆ دەرەوەی وڵات ئەمن شعرەکانم سپاردن وەختی خۆی بە ئەحمەد بازگر و ئەویش سپاردبوونی بە کاگی یۆنسی مستەفا یۆنسی و خولاسەی کەلام ئەم شعرانە لە ئارشیوێکدا کە وەختی خۆی ئاوردرا بوونە سوتەمەرە و نەمانەوە. ئەوە قۆناغی ئەوەڵی شعریم بوو کە جارێک لە بیرما لە شەوی شعرێکدا کە لە خەندەکێ بوو یادی دکتۆر جەعفەر و کاسەدەیقی کەمانگەر و غولامی کەشاوەرز لەو ئەو بەیسەلاح ئەوەدا بوو
دکتۆر جەعفەر و کاسدیق پێشنیادیان کرد کوتیان داوا درێ دەکەین ئەو شعرانە بخوێنەوە کە پێش کۆمەڵە بوونت فوتە ئەمن لەوێدا مەجموعەیەک شعرم خوێندنەوە کە لە ئاخریشدا شعرێکیان بە نێوی مەرگێکی تاڵ دوایە لە ئاخیر پەرنامەدا ئەگەر جێکراوە و جێی هەبوو دەی خوێنمەوە ئەمن ئەو شعرانم هەڵبژارتن لە بیرمە دکتۆر جەعفەر پاش خوێندنەوەی شعرەکان کە شتێکی زۆر پێخۆش دەبوو بە هەموو جوودی خۆی لە مێزی گرتم و بەخۆی و گوشیم و ماچی کردم کە ئەم شعرانم خوێندنەوە و ئەو شەوە شعرە بوو شەوێکی زۆر خۆش بوو یادی ئەو ڕەفیقانە بەخێر و جەمعێک لە ڕەفیقەکان نەمان وە کاسدی وەکو دکتۆر جەعفەر ئەمانە لەو شەوە شعرەدا و جەمعێکی دیکەش لە هاوڕێیانی کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری بەشدار بوون لەوێ وەکو کاک ئەحمەد بازگەر و وەکو ڕێبوار و وەکو ئەو وەختەی ناسر و جەمعێکی دیکە کە ئەمیش هەر یەکێک لە ئەندامانی کانون بوون ئەوانش بەشدار بوون لەو شەوە شعرەیدا بەڵێ دیارە قۆناغەکانی دیکە گۆڕەئاڵ و گۆڕەکانی شێعری وەکو لە پێشەکیەکەیدا کا سولەیمان باسی کردووە ئەوەیە بە پێی قۆناغبەندیەهایە کە دێتە پێشەوە و ئاڵوگۆڕێک بەسەر شعرەکانی مندا دێ و هەرچی دێ بە ئیسلاح ڕادیکالتر و ڕادیکالتر دەبن و شێوەی شعریشم دەگۆڕێ بۆ شعری نوێ و دەست دەکەم بە گوتنی شعری نوێ ئەوە بە پێی خۆناغەکان و بەشێکی زۆرش بە پێی خوێندنەوە و لێکدانەوەکاندا ئەو ڕادیکالیزمە دێتە ناو شعرەکان و ئیتر بەو جۆرەیە دەبێت کە هەتا ئێستا هەر درێژەی هەیە و شعرەکان هەر ئەوەندی توانە هەبێ دەخوێنم و زۆرتریش تەرجەمەش دەکەم مەجموعی شاری شاعرانی زۆریشم تەرجەمە کردووە بە ئیستیلاح کۆمەڵە شێعرەکەت بە نێوی شەپۆلەکانی پێشتوفان باسم کرد بە ناوی یەکێک لە شێعرەکانتە ئەگەر مەبەستی ئەو شێعرە بگەێنی بۆ شەپۆلەکانی پێشتوفان دەتەوێت چی بڵێ لەو شێعرەدا منزورم لە شەپۆلەکانی پێشتۆفان ئەوەیە کە هەموو ئاڵوگۆڕەکانی کە پاش ئینقلابی ئێران دێنە پێشوو و ئەو حرەکەتانەی بزوتنەوەکان و ئەو ئاڵوگۆڕەی کە لە نێو کۆمەڵگادا پێک دێ منزورم ئەوە بووە هەرچی هاتووە ئەم شەپۆلانە هاتوونە پێش و ئاڵوگۆڕی پێکهێناوە کە تەنانە شارێکیش هەیە هەر لە ناو خۆیدا بەنێ شەپۆلەکانی پێشتۆفان شارێکە کە هەم باسی ئەوانە دەکات بە پێی ئەوە بوو کە ئەمن نێوی دیوانەکەم ناشەپۆلەکانی پێشتۆفان کە هەموو ئەو تۆفانانە گوزەریان کردووە و ڕادیکالیزم و ئاڵوگۆڕ هاتۆتە پێشێ لەبەر ئەوە بووە ئەو نازناوەم نابە دیوانەکەەوە زۆر ڕاستە بەر لەوەی کە شێعرەکانت ئابم شێوەی ئێستا ڕادیکاڵ ببنەوە سەردەمێکە دەستت کردووە بە شێعر بێگومان هەر کەسێک لەژێر تەئسیری خوێندنەوەی بەرهەم و ئاسەواری کەسانی دیکەدا دەتوانێت ڕێسکەیەک بۆ خۆی دیاری بکات بەڕێستان زیاتر لەژێر تەئسیری چ شێوە شێر و چ شاعیرێکدا زیاتر ڕێسکەی شێعرتان ئەڵبەتە دەکرێ بڵێم ئەمن لە 18 ساڵەی بەرەوژوو دەستم کرد بە شێعر بەڵام دیارە کاڵ و کرج بوون و ئەوە وردە وردە ئاڵوگۆڕیان بەسەردا هات ئەمن زۆر شعرەکانی مامەساقانە لەلای من زۆر بە نرخ بوون چونگە باسی خەڵکی زەحمەتکێش و کرێکاری دەکرد و زۆر بابەتی دیکەش کە ئەو دەستی لە مەلایەتی هەڵگرت و هاتە ناو قۆناغێکی دیکە ئەوەش دەکرێ بڵێم هەر لە منیشدا وردەوەدا و ئەسەرەی خۆی کرد و شعرەکانی حافزی شیرازیش کە دیارە ئەو وەختی هەرچەند ئەمن تا شەشومی سەرەتایی ئەمن دەرسم خوێندووە ئەویش شەشومی متەفەرقە چونگە ناکرێ بڵام شەشومی متەفەرقە وەختی یادی مامۆستا شێعزەدین بەخێر هانی دەداین دەیگوت بچن دەرس بخوێن و ئیمتحان بدەن و ئەمن شەشومی متەفەرقەم لە سابڵاغ تقریبا دەکرێ بڵام 51 ئاخری 51 و 52 ئەمن شەشومی متەفەرقەم وەرگرت و ئەوەش بۆ یارمەتی دەرم لە سەربازیە کە ئەمن مەلاژ بووم نەچم بۆ عملیاتی ڕۆژانە کە گەرم بوو دەرسێ بە
سەربازان بڵێم و ئەوەش بۆ خۆی شتەهایەک بوو کە ئەم شەشمی متەفەریقە یارمەتی کردم ئەوە بوو کە ئەمن بەو ژۆرەیە بە ئیستلاحم هاتمە کایەوەیتر. باشە شێعر لە ڕوانگەی بەڕێستانەوە چییە؟ دەمەوێت ئەو تعریفە بەتە دیارە کاک ئەحمەد بازگری دێشی لە بەرنامەکانی سند ماوەلەوە پێشمدا مێهمانی بەرنامەکەم بۆ ئەوشم هەر لە بەڕێزیان پرسی لە زۆر شێعری شاعیرەکاندا جۆرێک تعریفکردن لە شێعر پێناسەکردنی شێعر دەبینم بەڵام هەموویان بە جۆرە جۆرەکان متفاوتن لە ڕوانگەی بەڕێستانەوە شێعر چییە بەڕاستی یا مەبەستم ئەوەیە لەوە تێبگەم بەو تعریفە بۆچی ئەو تەحولانە لە خۆیدا دەبینێ پێ بە پێی ئاڵوگۆڕی فکری بەڕێستان ڕوانگەی تۆ بۆ ژین و دەوروبەر ژینگە و دەوروبەر شێعرەکانیش دەگۆڕدرێن حاڵ و هەوایان مەفهومیان دیارە شعرەکانیش دوو بەشن من شارێکم گوتووە لەبارەی شعری شۆڕژگەڕانە و شعری دیوەخان بە ئیستەلاح ئەوە جیاوازن بۆ ئەمن مامەستاقانە هەڵدەبژێرم چونکە پێم وا بۆ شاعیری زەحمەت کێشان بووە ناچم مەسەلەن شاعیرانێکی دیکە کە هەمیشە بە ئاغا و بە ئەسڵان ئەمن فیردەوسیم خۆش ناوێت بۆ لەبەرەوەی هەموو شاهان لە بیرمە جارێک شاملوو هات باسی ئەوەی کرد باسی مجاهدینی خەڵکی کرد لە کۆبوونەوەیەکدا بووین من و کاک ئەحمەد بازگریش بوو یادی حەمەدشیانەی خۆشەویست بەخێر ئەویشمان لەگەڵ بوو کوتی خراپتر لە جەمهوری ئیسلامی مجاهدینن ئەوانە زۆر خەتەرناکن بۆ دوارۆ شعرێکی خوێندەوە شعرێکی زۆر بەرز بوو ماڵاوایی لە ژیان بوو وە سۆسیالیزم لە ناخی شعرەکەدا بوو بەداخەوە ئەو شعرە هەتا ئێستا چاپ نەکراوە دەکرێ بڵم زیاتر لە 200-300 بەند شعر بوو ئەمن پێم وایە ئەم دوو بەیسلا بۆ چوونی شعریە و ئەم دوو لێکدانەوە فەرقێکی جیاوازیان هەیە ئەوانەی سەر بە خەڵکی کرێکار و زەحمەت کێشن شعرەکانیان هەموو هاندەرە هەموو باسی مەرگ و دەردی خەڵکی فەقیر و هەژار دەکا ئەساسەن ئەم شاعیرانە دیارە بەشێکیان تا شاید نەتوانن تاسەر بڕۆن لە نیوەی ڕادا قەتعی بکەن بەڵام ئەوانەی هەر ئیدامە دەدەن و هەر ئیدامە دەدەن و ئەوانە نمونەهایەکیان کەمە وەکو شاملوو وەکو لە کوردەواری دامان وەکو مامەستاقانە وەتەنانەت دەکرێت بڵێم وەکو شێرکۆ بێکەس بەڵام دیارە من خودی ڕوانگەکەی شێرکۆ بێکەسم چون زۆر بەشێک لە کورداتی و فلانەوانەدا ڕەنگی زۆر دەگەڵێنێنەوە بەڵام شعری زۆر بەرز و ئەمانەی هەیە بەڵام مامەستاقانە جیاواز بووە گۆران جیاواز بووە ئەمانە شاعیرهایەکی خەڵکی کرێکار و زەحمەت کێش بوون ئەم بۆچوونەی وان جیاوازە دەگەڵ بۆچوونی دەوەخان و شاعیرانی بە ئیسلام مشەخۆر کۆمەڵە بۆ کاک مەلا قادر بۆی کە تەسیری لەسەر شێوە شێعرەکانی یا ناوەڕوو شێعرەکانی دابنێ چەندە مؤثر بوو ئایا بەڕاستی پێشمەرگە بوون و کۆمەڵە بوون توانی تەسیر دابنێت لەسەر جۆرێک لە داڕشتنی شێعرەکانی ناوەڕۆشی شێعرەکانی وە پەیامێکە شێعرەکانی هەڵگرین قەتعاً ئەمن لە پێما بێت لە شعرێکدا ئیشارەم بۆ کردووە ئەو ڕادیکالیزمەی کە لە کۆمەڵە وەرم گرت لەو مەکتەبە فێر بووم عەلەل ئەساس ئەو شعرە ڕادیکاڵ و ئەو شعرانەی کە باسی دەردومەرکی خەڵکی فەقیر و هەژار دەکا و باسی ژانی ژنان دەکا و باسی چۆن ڕزگاری خەڵکی فەقیر و هەژار دەکا هەموو لەو مەکتەبە ئەمن وەرم گرتن منێک کە دەگەڵ کۆمەڵە نەبام دەگەڵ حزبێکی دیکە بامەسە دەگەڵ حزبی دەموکرات کەی ئەم شعر و ئەم بۆچوون و ئەم ڕادیکالیزمە دەیتوانی لە شعرەکانی مندا ڕەندێتەوە قەتعەن نەیدەتوانی زۆر ڕاستە بەڵام
دەکرێت بڵین شێعر وەبزە و پرسیارەم پێشتریش کرد لە کاک ئەحمەد وەکو وەسیلەیەکی بەرگری دیارە بۆ هاندانە دیارە بەشێکی ئەلبەتە شێعری شۆڕەجێڕانە ئەو سەبکە شێعرەی کە ئێستا بەڕێستان لەسەری دەچن ڕنگدانەوەیەکە لە بیر و بۆچوونە وە جۆرێک تەبلیغە جۆرێک هاندانە بۆ مخاتب و لە دژی ئەو زوڵم و ستەم و نابەرابەری و بێعەداڵەتیانەی کە بەڕێستان لە دژی خەباتان کردووە مەفهومی شێعرەکانیش ئەوە دەگەیەنێت دەکرێت بڵێن وەسیلەیەکی بەرەنگاریە یا بەگشتداچوونەوەی ئاڵنگاری و دژواریەکانی ژیانە لە سەردەمی خۆیدا بەڵێ هەر لەو شعرەی تەنانەت مەرگێکی تاڵ کە دەگێڕمەوە ئەوە هەر لەو گوندی خۆمان کە پاراستانە چونکە من دیارە لە زمزیران لەدایک بووم بەڵام ماڵمان لەوێ ڕاکە باوکم مەلا دەبێ و دێتەوە پاراستان لەوێ ئەمن گەورە دەبم و بە ئیستیلاح تا 14-15 ساڵی دەست دەکەم بە خوێندنی دینی و ئەمانە ئەمن لەو گوندەیە ئەو جەرایانەی کە لەوێدا گێڕاومەتەوە قەتعەن کەسێک بوو کە لە گوندێکی نووسیمە گوندی ئەو دێیە خۆم بە چاوی خۆم ئەو کەسەم دێوە ئەو کەسەش کرێکاری فەسڵی بوو کە دوایە لە ئاخردا هیوادارم بتوانین کاتمان مێ بیخوێنەوە ئەمە لەوێڕا ئەم شعرانە دێن وردە دێن هەتا دەگەنە ئەوەی کە ئەمن شەپۆلەکانی پێشتۆفان دەڵێم و ئەمن دەردی ژنان باز دەکەم و باسی ئەو دابوونەریتە دواکەوتوانەی کە ژن ئازاد نییە و بە زۆری ناتوانێ بە دڵخوازی خۆی کێی پێخۆشە و بەکێ مێرد بکا بە ئیستیلاح باسی دەکەم ئەوەیە هەموو لەم قۆناغبەندیانەدا هەموو لە بیر و باوەڕی ئەم تەشکیلاتە لە بیر و باوەڕی کۆمەڵەدا هەموو ئەمانە ڕەنگی دەداوە یعنی لە واقعدا ئەم ڕنگدانەوە لە شعرەکانی مندا ڕنگدانەوەیە لەم تەشکیلاتە پێشڕەوە کە ئەمن وەکو بیر و بڕوا تا ئێستاش هەڵم گرتووە و ئیدامەی دەدەم قەتعەن لەو ڕوانگەوەیە باسی جۆرێک ڕادیکالیزم لە شێعرەکانتدا کرد وەکتە ئەو ڕادیکالیزمە باس یا سەرچاوەگرتوو لە ڕادیکالیزمەکە لە کۆمەڵەدا بەدی دەکراوە هەست دەکردووە ئەگەر ئەو ڕادیکالیزمە وەکو پێناسەیەک لە چەند خاڵی زۆر بەرجەستە و بەرچاودا کە جیاوازە لەگەڵ جەریاناتی دیکە وە کۆمەڵە پێناسە دەکرێت یا هەر ئەوە بۆتە هۆویەت و هۆکاری خۆشەویستبوونی کۆمەڵە لە ناو کۆمەلگادا دەتوانین بە چی ئیشارە بکەین وەکو ڕێچکەی ڕادیکالیزم کۆمەڵەدەم ئەم دەتوانین ئەسڵەن بەشداری ژنان لەم تەشکیلاتەدا و شکاندنی ئەو بوتە و ئەو تابۆیە لە کۆمەڵەدا و ژن کە وای لە هات چەکدار بوو وەچوو لە میحرابی مزگەوتدا باسی ئازادی و باسی بەرابەری ژن و پیاوی کرد ئەوە گەورەترین خاڵە لە کۆمەڵەدا و زەقترین خاڵیشەکە کۆمەڵە ئاڵا هەڵگری بوو ئازادی بێقەید و شەرتی سیاسی شتێکە کە کۆمەڵە بە ئیستیلاح دایهێنا ئیتر زۆر خاڵەهای دیکەش هەیە کە بەکردەوە لە کوردستاندا بۆ ئەوەی کە کرێکاران جیهانی یەکگرن تەنیا بە دەستی خۆتان دەتوانن ڕزگاریتان ببێ بڕوا بەخۆبوون شتێک بوو کە لە کۆمەڵەدا داڕژا وە کۆمەڵە ئەمەی هێناکایەوە بەرنامەکانی کۆمەڵە بۆ ئەو وەختی تەنانەت بەرنامەی کۆمەڵە بۆ خودموختاریش پڕە لە دەیان خاڵی دیکە هەتا دوێ ڕادیکاڵتر دەبێ ئەوختی باسی شۆرایەکان و باسی ئەوە دەکا کە ئێمە دەبێ بەرنامەی دەسەڵاتداری شۆرایی دێنێتە ئاراوە کە ئیتر ئەم ئاڵوگۆڕە گەورە پێک دێنێ کە ئێستاژ وەکو گەورەترین خاڵ لە دانەدانەی بەرنامەکەیدا دەتوانێت بدۆزێەوە هەزاران و سەدان نمونێ ئەو جۆرە ئەمە کۆمەڵە ئاڵا هەڵگری بوو وە کۆمەڵەش بە ئیستیلاح
درێژە دەریەتی و على الأساس تا ئێستاش وە سیاسەتەکانی لە مقابل خەڵکی کرێکار و زەحمەت کێشتیان لە مقابل سازش نەکردندا لە مقابل ئەحزابی ناسیۆنالیستدا هەمووی ئەمانە نمونەهایەکی گەورە و بەرجەستن بۆ ئەم خاڵە بەرزانەی کە کۆمەڵە وەک سونەت لە نێو خەڵکی کرێکار و زەحمەت کێشە دای ڕشتووە هەر بۆیە کۆمەڵە وەختێک بیهەوێ بانگەوازێک بکە تەنانەت هەموو لایەنگرانی حیزبەکانی دیکەش لە دوو بانگەوازی گەورەدا جوابی دەدەنەوە بۆ دەگەڵەوەی هەموو لایەنگری ئەو نین بەڵام بەپێی ڕادیکالیزمێک بەپێی عەقڵیەتێکی سیاسی پێشکەوتوو بۆ ئەم خەڵکەیە کە جوابدەرەوەی ویستەکانی تشکیلات دەبن و جوابی دەدەنەوە هەموو ئێمانە خاڵی بەرجەستن لە تشکیلاتی ئێمەدا بەبێ کەم و کەسر ئەمن بەخۆ هەڵکێشانەوە نابێ ئەوە لە ماوەی ئەوە دەقریبن بڵێن نزیکەی 4 ئەم شتانە لە تشکیلاتی ئێمە بەیسلا بەکردەوە هاتوونە دەر زۆر ڕاستە کاک ملا قادر دواتر بێگومان وەکو زۆر کەسی دیکە لە ڕوفێقەکان و لە هاوڕێیان ڕێی وڵاتانی دەرەوە دەگرێتە بەر و ئێستا لە وڵاتی سوئێد نیشتەجێیە لە پێشەکی کتێبەکەشیدا باز لە قۆناغبەندیەکان یەکێک لە قۆناغانە کە لە شێعرەکانیشیدا تەنانەت حاڵ و هەوای ئەو قۆناغی پێوەیە سەردەمی تاراوگەنشینە یا بڵێن لە وڵاتانی ئوروپانشینە ژیانت لە وڵاتانی ئوروپا چۆن تێپەڕ کردووە ئەوە چ تەئسیرێکی لەسەر ناوەرۆک و پەیامی شێعرەکانتدا بووە قەتعاً لە دەرەوەی وڵاتە کە ئەمن شعرەکان ماڵ و گۆڕیان بەسەردادێ و کولەن لێرەشدا ئەمن هەر لە فعالیت و هەڵسوڕان ڕناوەستم لێرەش لەگەڵ ئەوەڵی مانگی مەیەکان لێرەش دەگەڵ هەشتی ماش لێرەش دەگەڵ ڕۆژی کرێکاران و دەیان و سەدانی اعترازی دیکە لێرە چون ئەو هەوێنە لە مندا پەروەردەبووە درێژە دەدەم بە پێی ئەوەی کە دیارە لە بەشێکی زۆر لە تشکیلاتەکەم دوور دەکەومەوە وەکو مەسەلەی فیزیکی لە نێو تشکیلات و ئەوانەدانیم بەڵام لێرەوەش لە تشکیلاتی دەرەوەی وڵاتدا بە شێوەهای جۆرا و جۆر ئەمن چ لە ئەو ماوەیە کە نزیکی 3 ساڵە من لە ئەڵمان بووم دوایە کە من دێم بۆ سوئێدێ جەمعێکی زۆرتر لە ڕەفیقانم لێرە دەبینمەوە و بەداخەوە جەمعێکیان لەبین یا فەوتیان کرد وەکو کاحەمەدشیانە وەکو کاسیامەک و وەکو سەید خالیدی ڕەحمەتی کە یادی بەخێر ئاواتی ئەوە بوو دەستی بەتاڵ بێ و بچێتەوە لە کوردستان ئەوەندی لە تواناییدا یارمەتی بکە بەداخەوە کوڕێکی هەبوو کە لەبەر ئەمە بۆی نەکرا ئەوە گرێ کوێرەی ژیانی بوو نەیتوانی زۆر ئەمانەکە داد و بەیسلاح ژانی گەورە بوون لەسەر ئێمە لەو دەرەوەی وڵاتیش ئەوەندی توانا هەبووە دیارە ئەمن لە هەموو کۆڕ و کۆمەڵەکاندا و لە هەموو اعترازەکاندا ئەوەندی توانا هەبوو بەشداریم کردووە و قەتعەنیش ئەوە وەزیفە و ئەرکێکە کە هیچ خۆ هەڵکێشانی پێ ناوێ وەزیفەیەکە کە دەبێ ئەمە لێرەش ئەڵبەتە دیارە سەوادم ئەوەندە نەبووە وەکو مەسەلەن کاک فەرهادی شەعبانی بتوانم لە نێو کرێکارانی ئێرەشدا چونکە پێم وایە ئێمە وەکو تەبەقەیەک وەکو چینێک ئێمە مەرزێکمان بۆ نیە ئەوە سەرمادارانن ئەو مەرزان قوڵقاندون بە دژی ئێمە ئەوە نەمتوانیوە بەیسلا دیارە بە پێی ئەو زبانە کە ئەندازەیە دەتوانم لە نێو دەورانی کار و فلانەوانەشدا حەولم داوە بەڵام دیارە چون ئەگە پیا زبانەکەی زۆر پاراو نەبێ ناتوانێ مەقسەدەکانی خۆی بگەێنێ ئەوە بووە کە على الأساس زەڕەیەک ڕانەوەستاوم و ئەوەی توانام هەبووە لەو بارەوە مایەمدانا هیوای سەرکەوتن و تەمەندرێزت بۆ دەخوازم بۆی کە ماوەی بەرنامەکەمان هاتوێتە کۆتایی بەڵام ئاماژەت بەوە کرد شێعرێک لە بەردەستدایە حەزت کرد بیخوێنیەوە من ئەو فرسەتەی کە ماوە دابین دەکەین بۆ خوێندنەوەی ئەو شێعرە و دواتر بەیەکەوە ماڵاوەی لە بینەران دەکەین
زۆر باشە. ئەمن شاری دووەمم بە نێوی مەریەکی تاڵ کە هەر لە دیوانەکەدا هەیە هەڵم بژارتووە و کە خۆشم ئەو واقعیاتم بە چاوی خۆم کە 12 ساڵە بووم ئەو شتم دیوە. مەرگێکی تاڵ لە پەیکەرەی لێکدانەوەی ژان و برکێکی هەڵقرشا و بیرم کەوتەوە هەژارێک لە ماڵە قوڕینەکانی گوندەکەمان مێشکی سەری کرم تێزاو. لە حانای ئەو بێ ئەنوایە سۆزێک نەبوو هەتوان ڕێژی زامەکانی ئەو هەژارە بێماڵەکە. لەو ڕۆژەدا گوندەکەمان چیمکود لە هەژار و برسی و مناڵی ڕوت و ڕەژاڵ بوو. تەنیا ئاغا و حاجیاغایەک خاوەنی پارەوعانە بوون. مامەساڵەی ماڵڕماوی ئەم گوندەیەش کۆڵکێشی ئەم دوانە بوو. جا سرنجدەن لەو دیمەنە خوێ پڕژێنەی کولانەوە و دڵەبەردەکانی مەرگ لاوێنەوە. مامەساڵە لە قرچە قرچی گەرمادا لە زستانی سارد و سۆڵە لەژێر کۆڵەداری قورسە بە کۆمە کۆم و چەماوە کۆشکی زوڵمی گەرم دەکرد ئاوردووی بۆ ژیانیانە برد. ڕۆژێک لە پڕ بوو بە هەراج من هەژار و بێبەشان دەنگی شەپۆڕ و گریانیان کێوی پۆڵای دەتواندەوە دڵی ڕقی ڕادەتەکان زامی کۆنیە ژیاندەوە. منی ڕووتەڵی ئەم کاتەش ڕووپەڕێک لەو نیگایانم ئاژین کرانە جەرگەوە. بۆیە کۆمەڵک پرسیارم لەو برسی و هەژارانە کرد بە پۆل وەڵام 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 بۆ نەتزانیوە بۆ دەگرین. مامەساڵە لەژێر کۆڵەدارەکەوت چاوی خزینە مەرگەوە و لە عانقاستی ئەو ژینە تاڵەداخەوت. لە نیگا قەتیزماوەکان ئەسرینی ڕوق و بێزاری لەو مەرگە تاڵە ئەبیندرا. کوان و پۆرگی ژانی ژینی پڕ لەوەی شومەی نەهاتی ئەو ئاپۆرە ڕەش و ڕوتە لەسەر جەستەی کرم خواردووی مامەساڵە هەڵەچندرا. تێگەڕا ئاپۆرەی ئەو ژانە بۆ شەوەزەنگ ئەسرینەوە ڕیشاژۆی ڕێبینیانە کرد. نەزا و تووک و پارانەوە لەو بەشە تووشەی بژیوە زامی پتر زامدار دەکرد مەرگی پتر تەیارەکرد. بۆیە تاک و تووک ئاپۆرە ژینتاڵەکان بە تووڕەبوون لەو پێچاڵە تفتەی ژینە بانگیان دەکرد خواکانیش توێشە بەرەی زۆردارانن. کتێبە ئاسمانیەکانیش ئاخنراوی ویست و هەستی کرمە مێش و خۆرەکانن. بۆ ئێمەی هەژاریش تەنیا ڕازیبوون و قەناعەتە بۆ قەتماغەی مەرگ و ژانن. ژاکا و ژارەوەی کوردستانی عێراق. زۆر سپاس هیوادارین کە ژاکا و هەروە بەردەوام و تەمەند درێژ بێت. لە کۆتاییدا ئەگەر ڕوو بە بینەران شتێک ماوە ئیشارەمان پێ نەکرد یا لە قەڵەم کەوتووە زۆر بە کورتی فەرمووی ئەگینا ماڵاوی. وڵا دووبارە سڵاوم هەیە بۆ بیسەرانی و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەستیان دەکوشم. هیوادارم ئەم بەرنامانەیە ببێتە هەوێنێک بۆ زیاتر خۆڕێک خستن و یەکگرتنی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و لە ئێران بۆ ئەوەی کە بەبێ یەککەوتنی کرێکاران و زەحمەتکێشان و یەکگرتنیان دەگەڵ بزوتنەوەکانی سەرتاسەری لە ئێران ئێمە ناتوانین تەنیا لە کوردستان قەتیز بمێنینەوە و زۆرداران و کۆماری ئیسلامی زیاتر. بۆیە داوا لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەکەم کە یەکگرن و یەکان بە یەکان گیری دەگەڵ هەموو بزوتنەوەکانی ئێران بتوانین ڕۆژێک جەستەی نەحزی کۆماری ئیسلامی لە گۆ بەیستلا لە زبڵدانی تاریخ هاوێن و بەسەرکەوتن بگەین و ڕۆژێک بێکە هەمومان بتوانین بۆ ژیانێکی تازە و بەرابەر و یەکسان بگەین. ئیتر خۆشیتە. هیوادارم هەروە بێت. خۆشەویستان ئەوەی کە بینەر و بیسەری بوون بوتوێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی زۆر بەڕێز کاک مەلا قادری قادری یان کاکاوە ئەحمەدی بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران هەموو لایەکتان هەر شاد و بەختەوە بژین.
بیاغیبه خبرمان چند تفودود تا جوانان کل بیاغیبه لامره پیرزای زناده من گفت دنی لامده لامره پیرزای زناده من گفت دنی لامده دنیای چین بو هزار بو دنانی